ینی نە مەطعەم بەرەکەوێ نە کافتریا بەرەکەوێ شوێن بەرناکەوێ بۆی سیستەمی بێکارەبایی و ئەمەی کە ڕوویداوە. بەهۆی دۆخی بێکارەباییەوە هاوڵاتیان گەڕاونەتەوە بۆ گەرماوەکانی دەرەوە کە لە ئێستادا هاوڵاتیان دێنا و گەرماوانی کە لە دەرەوەن من ئێستا لە گەرماوی چوارباخم کە یەکێکە لە گەرماوەکانی شاری سلێمانی هاوڵاتیان دێن تاوەکو لێرە خۆیان پشۆن و لە ماڵەوە کارەبانیە بەدیات چراوە دانیشن یاخود ناتوان بایلەکانە شەحن بکەنەوە بۆ سەردانی گەرماوەکانی دەرەوەکەن لێرە هاوڵاتێکی زۆری لێیە بەس نایەنە خۆیان دەرخەن کاگنەورۆز کە خاونی گەرماوە کاگنەورە سڵاو لێ بێ تا چەند خواست لەسەری زیای کردووە گەرماوە ئەم لەبەر دوو ڕۆژەیە لەم دوو سێ ڕۆژە حەمام زۆر باش بووە بەزەوەی ڕۆژانی کە زۆر شۆڵ بوو بە بۆنەی بێمەعاشی بە بۆنەی هیچ جوالیداتی جووا باش نەبوو بەس ئەم دوو ڕۆژ کارە باوالاتوە زۆر فەرقی کردووە خەڵک گشتیش لە ماڵەوە نەئاوی هەیە نەیەکی کاکە مەجبورێ بێژ بێدەم و چاویشی پشووە تێگەی خەڵەکە بۆ کە بڵێ بێم دەم و چایە پشۆمیان موبایل لە شەحنکەم تابان بەخوا ڕۆژ تقریبا دوێنێ 4-5 موبایلی لێرە بوو ناتوو بۆ حەمە بەس بە خاتی موبایلەکەی زۆر ناوەڵا منۆشتانەمان نییە ناوەڵا بەسەوە زۆر تەسیریە کارەباکە زۆر ئەسانی چەند باشە کارەبای کاکە بۆ خەڵکیش کابرا بۆ نمونە نەگەر بۆ دوماڵ و کارەبای بێ ناچێت 6,000 با بە حەمام بەحقەت بەس حەمام مشتری تایبەتی خۆی هەیە تێگەی ناچێت 6,000 با بە حەمامەشە لە ماڵە بۆ لێرەکە 2 سەعات گەرمەکات و خۆیشوە وایوانێت ئەسیری زۆرە ناجا من لە خزمەتم حەمامی خۆتان بەس ئەوەیە خەڵک زۆر تەسیریە بەڕاستی تەسیری باشە پرۆژەی ڕووناشی کارەبای 24 کاتژمێری وای کردبوو کە بازاڕی ئەوە بچۆڵێنێتەوە یا خاوڵاتێنە ماڵ خۆیان جارە تەسیری نەبووە چونکە دەبرێت کە ئەم فترەیە کارەبا باش بووە خەڵکیش ئەترسێ بەڕاستی لە بۆی لەر ئەلە زۆرم کارەبا بۆیێتەوە ئەینا تقریبا مەجموعی نەفەر هاتوو بوونەوە تی بەخوا کاکەم کارەبامان زۆر واتێتەوە تێگەی یعنی بۆ حەمام ئەوەش تەسیری هەیە کاکە لێرە هاوڵاتیشی لێ سڵاو لێ بێ بە بۆنەی بێکاربایی هاتوو بۆ خۆشوەردن لێرە وڵی من خۆم کەم و زۆر هەردێمە حەمام چەند ساڵێکە کاگنۆرۆز و ڕەفیق و برادری لێتەوە بەڵام لە ئێسایە بەهۆی بێکارەباییەوە یعنی لە ماڵە نە ئاو گەرمەکرێت نەبۆی لەر هەیە نەتەنانە دەتوانین موبایلەکانمان شەحنکەین باوەڕم بێکەم شەوی ڕابردوو هەتاوەکو یەکی شەو لە کافتریا مامەتەوە بەس لەبەر موبایلەکەم شەحنکەم یعنی نە مەطعەم بەرەکەوێ نە کافتریا بەرەکەوێ شوێن بەرناکەوێ بۆی سیستەمی بێکارەبایی و ئەمەی کە ڕوویداوە جامێ ئاماژە بۆ یە خاڵیکە بەم کاگەین ئەمە بێکارەبایی ئێمە ئێستا وەمان لێ هاتووە لە زۆنی سلێمانی ئەڵین خەتای زۆنی هەولێرە زۆنی هەولێر لە خەتای زۆنی سلێمانی کۆرمەروای لێتەوە بەڵام من لێرەوە داوا لە هەموو لایەنە عەزابە کوردیەکانەکەم با هەموو یەکدەنگ بین ئێمە دوژمنمان زۆرە قەومی کورد با خۆخۆر نەبین لە ناوێکە سەرکردەی کۆچکردو نەشووە مستەفا خوا لێی خۆش بێ قسەیەکیە بۆیە قەت کورد بە هیچ نابێ عەرەب ترسی ئەوەی هەیە ئەگەر کورد سەرمایەیەک پرۆژەیەکی گەورەی هەبێ ببێ بە دەوڵەت و لە عێراق جیابێتەوە ئێمەش کۆرمۆرکەوە هەمان بووە ئەمە دەستی عەرەبی فاسی و بەعسیە کە ئەم کارەیان کردووە زۆر بەلەزەت یعنی شتێکی زۆر بەتامە بەڕاستی مرتاحم من بە تایبەتی بە حمامی چوارباخ زۆر مرتاحم نەبێتە ڕیکلام بووی بەڵێ ئەوەی کە جوێبیست بوون ئێمەش ئەمڕۆ لەبەرێکی کارەبامان نەبوو دو ڕۆژە هاتین لە حەمامی دەرە خۆمان شۆردووەم ئیشەشمان کرد لەگەڵ ستافی حەمامی چوارباخدا بەڵام ئەوەی کە هەیە ژماری زۆر لە هاوڵاتیان ڕویان کردوتە گەرماوەکانی دەرەوە تاوەکو لێرە خۆیان بشۆن لەبەری ئاوی گەرمی دێ هەم کارەباشی هەیە بشوێنانە لەبەری لە ڕێگەی مۆلیدەوە کارەبایان دابین کردووە بۆ گەرماوەکە بۆ هاوڵاتیانی سەردانیان دەکات.